سلااو ڕێز و خۆشەویستی ماوڕیانی خۆشەویستم لای سنتەرە و لەگەڵتانم ئەوڕۆ ئەنبۆکسی شتێک دەکەم کەەوە یەکەم جار لە ژیانمدا ئەنبۆکسی بکەم ئەویش ئەپل واچە پێشتری ئەپل واچم بەکارنەهێنایە و یەکەم جاریشە ئەپل واچەشی نوێ بدەخاتە بازاڕ کە تەواو نوێیە قەبارەی 49 ملیمە بە ناوی ئەپل واچ ئۆڵترا ئەنبۆکسی دەکەین بەشێک لە مواصفاتەکانتان نیشان دەدەم بێگومانەوە ریڤیو نیە تەنیا ئەنبۆکسکردنەوە تا دەرهێنان لە پاکەت و نیشاندانی بەرهەمەکە زۆربەی معلوماتەکانی ئەوەی لەسەر دەزانم لەسەر ئینتەرنێت دەستم کەوتێ پێتان بڵێم ئەوە ئەپل واچە لای سنتەر ئێستا بەردەستە دەتوانن لە بۆ خۆتان ئۆردەری بکەن پێم وابی بەو شێوازەیە ئەوانە دەکەیەوە جا پێتان بڵێم بەستە لەبەر ئەو جۆرە ڕەنگ و واڵپەیپەرەیان لێرە دانایە ئەو مەبەستی تێدایە یەکسەر نامەیەکت پێشکەش دەکات ئەپل و هەم سێ زۆر قایشی هەیە پێ دەوترێت ترێل ئۆشن لەگەر ئەڵپاین ترێڵەکە لە بۆ کەسانەیە کە زۆر وەرزش دەکەن تاوەکو ئاراقی دەستیان هەڵمژی تێک نەچی ئەو شنەکە بۆ کەسانێک کە دەستە ناو دەریا چکوانە مواصفاتی ئەپل واچەکەشە چکۆ زۆری ئەڵترایە گرانبایەکەیە لەگە ئەڵپاین بۆ کەسانێک کە زۆر بەسەرچیا و شت دەکەون و شوخت بگریت یان بە بەرد و شتکەی شوخت نەگری قایشەکە و هەم سەعاتەکەش ئەوە شێوەکەیتی زیاتر دەیبینن ئەو دوگمێشی زیادە دوگمە پێشترێ نەبوو لە ئەپل واچی لێرە زیادیان کردیە سپیکەرێکی گەورەترمان هەیە دوو مایکرۆفۆنمان هەیە شاشەکەشی زۆر قەبارەی گەورەترە سەری ئەپل واچە $850 لای سنتەر زمانی 2 ساڵیشی لەگەڵە ئەوە ئامێرەکەیە بە یەک ڕەنگیش بەردەستە وەکو سەرەکەی ینی سەعاتەکە قایشەکانی سێ ڕەنگ بەردەستە نامەوێت بیدڕێنم لە بەرەوەی ئەوەی تەنیا ئەنبۆکسە خۆم بەکاری نایەنم ئەوە سەعاتەکەیە قەبارەکەی 49 ملیمە زۆر زەبەلاها ئێستا قایشەکەشی تێدەیەخین زیاتر دەیبینن ئەو جۆرە قایشەی لەگەڵە خۆی شێ دەکرێتەوە ئۆتۆلوسیات 49 ملیم وان سایز واتە یەک قیاسمان هەیە لەو ئەپل واچەی ئێستا هۆکارەکەی وەش باز دەکەین لەبەرچی یەک قیاسە و قەبارەکەش بۆ شێوازە گەورەیە حەزمە زۆر زەبەلاها باز قایشەکەی هەستەکی زۆر خۆشی هەیە تا ئەوەش دەتوانی تێبخەیت ئاوڕێن ئەوەش دەتوانی تێبخەیت بۆ ئەوەی دانەیەچکت بۆ داخە بەڵام ئێمە تەنیا تێستە ئۆکەی ئەو قەبارەکەیە ئینگلیش ئەوە واچ فەیسەکەی خۆیتی یعنی ئەوەی ئەسڵی کە لەسەریتی دەبین چەند شتێکمان نیشان دەدا هەر هەمووشی پەیوەندی بە GPS و ڕێژەی با و ڕێژەی ڕووناچی و ئەوشتانەوە هەیە شاشەکەی زۆر گەورەترە لە چاو ئەپل واچەکانی دیکە وە لەمسەکەش هەست پێ دەکەیتەوە زۆر ئاسانتر و سادەترە بەکارهێنانی مهمترین شت لەو سەعاتەی هەیە لە چاو ساعتەکانی دیکەی ئەپلی سێشتە بەڕاستی یەکەمیان زیادکردنی ئەو دوگمەیە کە پێوتری ئاکشن بەتن دوگمەی ئاکشن دەتوانی بە خۆت ماپی بکەیت لە بۆ هەر شتێک کە حەزت لێە بۆ نمونە یەک جار دابگری دەتوانی وای لێ بکەی مەسەلەن چوز ئاکشن بەکەیف خۆت دەتوانی وای لێ بکەی دڵت بپێوی دەتوانی وای لێ بکەی وەرکاوتی بکەی ستۆپ بۆچی بێ وەی پۆنتی دابنێ یان پێت بڵێ چێ شوێنێک شوێنی گەڕانەوەکە چۆنە یان داوی بکەیت لە بۆ ناو ئاو یان ڕووناچی لە بۆ پێکە ئێستا بۆ نمونە ئێستا بۆ فلاشە وەکو فلاش کار دەکات توانی ڕووناچیە مهم ئەوە بەدەستە خۆتە دیکەیەت چێ و نایکەیەت چە مواصفاتێکی دیکەی ئەوەیەکەوە لە پشتیشی نووسرایە تاوەکو 40 مەتر دەتوانین بچین ناو دەریا بۆ ئەپل واچە کە بەرگە دەگری بەرگەی پەستان دەگری
لەگەڵ LTE و دبل GPS شی لەگەڵە واتە بە خۆشی دەتوانانی ئیسیمی لەسەر دابنی و دبل GPS لە بۆ مەسەڵ ئەو کەسانی کە دەستنە ناو شاخ و داخۆشتانە بە ئاسانی شوێنی خێمەی خۆیان ببینەوە زۆر بە ئاسانی دەتوانی ئەو ئیشانە بکەی وەروەها سپیکەرێکی زەبەلاحتریان لەسەدانایە کە دەنگەکەی زۆر زۆرە و دبل مایکیشە تاوەکو بە ئاسانی دەنگت بڕوە واتە لێرە هەم دوگمەی ئەکتیڤیتیت هەیە و هەم دوگمەی ئەکشن بەتنیشت هەیە کە دەتوانین بە ئارزوی خۆت مارک بکەیت لە بۆ شتێکەوە کراونەکەشیان گەورەتر کردی بەڵام ئەو کراونە تەنیا بە یەک ڕەنگ بەردەستە ئەویش ڕەنگە پرتەقاڵیەکەی کە وەکو دەیبینن لە دواوەش قەبارەکە بە کشتی گەورەترە سنسەرەکان هەمان سنسەری سیریس هەشتینە ئەوەژێک لە واچ فەیسە نوێیەکانە کەوا دەبینین سیریش بە هەمان شێوەز کارایە ئەو واچ فەیسە زیاتر لە بۆ مەسایلی GPS دەتوانی بەکاری بینێ مهم ئەو ئەپڵ واچ نوێیەکەیە شێوەی زۆر گەورەیە یعنی لەوانەیە نەتوانین لەگەڵ قات و ڕیبات لەبەریکەی بەڵام بۆ ئەو کەسانی وەکوتم لۆ سێ کەسیەوە ئەپڵ واچە ئەپڵ خۆشی دەڵێت لۆ سێ جۆر کەسیە یەکەمیان ترێل بۆ ئەو کەسانێکەوە وەرزش دەکەن ڕادەکەن زۆر بۆ سعات نزیک ئەپڵ دەرێت تا 6 ساعت بەرگە دەگری ئۆشن لە بۆ کەسانی کە دەستنە ناو ئاو وەروە ئەڵپاین بۆ کەسانی کە بەسەر شاخ دەکەون ئیسیفادەی لێ دەکەن بەڵام بۆ کەسی دیکە سیریس هەشت پێمابی زۆر باشترین شێوێ بەڵام بۆ کەس ئەو سێ جۆر کەسە ئەپڵ واچ ئۆڵترایەکە زۆر نایابە و پێمابی تاکە ساعتی زیرەکە لەو شێوازە زیرەک بی ئەو هەمە کارە لێک کات بکە تاوەکو 6 ساعتیش بەرگە بگری بەڵام 6 ساعتەکە دەبیت لەسەر مۆدێکی جیاواز دایبنی کەەوە پاتری زۆر سەرف نەگا ئەگەر نە پاتی سەرفکردن سێ ڕۆژی تاوەکو سێ ڕۆژ بەرگە دەگریت بۆ بەکارهێنانی ڕۆژانە بێگومان پێوانەکردنی دڵ و جوابدانەوەی مەسج و ئەو شتانێک کێدەیە کە لە ئەپڵ واچی ئاساییش هەیە وەروەها ئەوەش یەکە لە مواصفاتەکانی ئەپڵ واچی کە پێت دەڵێ چەند دێسەبڵ لێرە دەنگ هەیە ئەگەر دەنگ زۆر بەرزکەوە دەبینی کەوا دەرێ ئێرە زۆر بەرز ئێستا دەرێت تەبیعیە تاوەکو ئاگادارم شوێنە کە دەنگکە زۆر بەرزبی گوێیەکانت ئەزیەت نەدا هاو بە ئەمەکی سێر بڕوان هەندێکمانی سرد